دیارە بە کۆی ئەو یاریزانانەی کەەوە ناوی خۆیان نووسێ لە اختیبارەکان 115 یاریزانە ئێمە بڕیارماندا لە ستافی ڕاهێنەران کەەوە 30 یاریزان بۆ اختیباری دووەم هەر بژێرین لەو 30 یاریزانەش کە معسکەرەشیان لە بۆ دەکەینەوە یان لە شاری هەولێر یان لە شاری دهۆ کە تا ئێستاکە ڕێک نەکەتیە دوای ئەوەی دەگەین ئەو قەناعەتێکەوە دەبی 14 یاریزان هەر بژێرین بۆ ئەوەی لە 12 سێ بەرەو وڵاتی کوێت بەڕێ بکەوین بۆ ئەوەی بەشداری لە خولی کەنداوی عەرەبی بکەین دوای ئەوەی بە خۆت دەزانێت کاتی خۆی جیاواز بوو لەگەر ئێستاوە بوو کە هەربژاردەی عێراق بەشداری خولەکانی دەکرد و هەر لە بەغدایە شتێکیان پێک دەینا و ڕاهێنەریان دادەنا و دەیان بردەوێنێت بەڵام ئێستاکەوە نییە الحەمدولله سوپاس لە خی گەورە ئێستاکە ڕاهێنەری یەکەم کووردە و هەروەها زۆربەی یاریزانەکانیش کوردن بە خۆشتان دەزانە و خولانەکە یەکێک تۆی پێ کوردستان دەکاتەوە ئەوە زیاتر لۆمە ئاسانکاری لەوە دروستکردنی یاریزان دەکاتن پشتیوان بەخوای گەورە زۆر متەفائیلم بتوانین لەوێن دەرێ ئەنجامێکی باش شایستە بۆ هەموو عێراق بهینینەوە.